بەمانەی ئەوە دێت کە لەگەڵ تایە هاو خەباتە هاو ئیشتە هاو پیشەتە هاو سەفەرتە. چەند خۆشە کاتێک کە تۆ لێرەوە دەچی بۆ هەولێر لە هەولێرەوە دەی بۆ سلێمانی بزانی چۆن هاوڕێتی ئەو کەسانە دەکەی کە لە تەکسیەکەیان لە پاسەکەیان لەگەڵ تایە. چەند خۆشە تۆی گەنج لەڕێ ئەم جۆرە کتێبانەوە فێر بیت کاتێک کە 4 ساڵ لە داخلی دەمێنیتەوە ئەم 4 ساڵە خەڵک چێژ لەوە تۆ وەرگێ نەک لەو جۆرە گەنجەبی کە 20 مەڵەن دکتۆر کە لێ سەرەتای داخلی تەوزیعکردنەوە هەموو تەلەبەکان خواخوایانە لەگەڵیان نەبن هەمووی دەڵێن دەچن بۆ ڕێیز قسمەکە دەڵێن بەو کەسەی کە بەرسئولی بەشی ناوخۆیە دەڵێت خوا خێرتە گافڵان کەس مێڵە لەگەڵمانە بێ بۆ چونکە تۆ بێزراوی چونکە تۆ هونەری هاوڕێتی نازانی چونکە نازانی هاوڕێتی لەگەڵ کەسەکانە بکەی چونکە تۆ ناتوانی هاوڕێتی لەگەڵ دایک و باوک و خوشک و براکانی خۆتا بکەی ئێستا هی هاوار هی هاوار ئەی چۆن ئەتوانی لەگەڵ کەسێکی نەدی و نەناسا لەگەڵ لەم لاوە هەورامیەک گەرمیانیەک شارە زوریەک هەولێریەک مەسەلەن بادینیەک چۆن دەتوانی لەگەڵانە هاوڕێتی بکەیت تۆ ناتوانی هاوڕێتی لەگەڵ خوشک و براکانی خۆتا بکەیت لە خوێنی تۆیە لە جنسیان تۆیە لە دایک و باوکێکن لە ڕەگەزی خۆتانن و کۆڵە لە ماڵ و حاڵا لەسەر یەک لەژێر یەک سەقفا پەروەردەبوونە بۆیە من گومانم هەیە تۆ بتانی هەنگاوەکانی ژیانە سەرکەوتوبی